حەمە جەرگا لە کۆتاییدا قەوماندی هاوسەرگیری کرد چۆن ئەو قەفەسی زێڕینەوە لەگەڵ هاوسەرەکەی چۆن یەکیان ناسی ئەو وێنەیەی بەبێ مێک ئاپ بڵاو بۆتەوە هی خێزانەکەی هەر بە جدی خۆیەتی یان کەسێکی ترە ئادۆنگانە ڕاستن کە حەمە جەرگا لە ماڵی خەزووری قاپ دەشوە دوای هاوسەرگیری واز لە کاری کۆمیدی دێنێتن یاخود بەردەوام دەبێت تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەخۆ وەڵامتان دەدەینەوە. حەمە جەرگا گەنجە قسەخۆشەکەی سۆشیال میدیا بەکاری کۆمیدی هاتە سۆشیال میدیا لە پڕۆیەک ناوبانگەکی باشی بەدەستێنا. حەمە جەرگا لێ سادە تەمەنی نزیکەی 27 ساڵە و پۆلی شەشی ئامادەی تەواو کردو بەڵام درێژەی بە خوێندنی نەداوە. حەمە جەرگا چەند ڕۆژێکە لە ناو سۆشیال میدیا بۆتە باس خواسی خەڵک دوایە هاوسەرگیری کرد لەگەڵ خاتونێک. حەمە جەرگا سەرەتای دەستپێکردنی بەکاری کۆمیدی سەرەتا لایڤی دەکردەوە لە ئینستاگرام و بۆ خەڵک شعری دەخوێندەوە بەڵام ڕۆژێکیان ڤیدیۆیەکی دروست کرد لەو ڤیدیۆی لەگەڵ دایکی بوو بازەوە دەکاتن هەر ژنێ دێنم لەپەر ڤیدیۆیەکە لە سۆشیال میدیا بڵاو بۆ و بینەرێکی ئەکجار زۆری بۆ خۆی پەیدا کرد. دواتر ئەو گەنجەیە دەستی بەکاری ڕکلام و دەستی بەکاری کۆمیدیا کرد. دوای ئەوە لە شارۆچکەی خەبات ڕویان لە شاری هەولێر کرد و بۆ ماوەیەکی باش لە کاری کۆمیدی بەردەوام بوون بەڵام هەر بۆ نەوەستا دایک و باوکیشی هێنا ناو جەوەکە بەڵام خەڵکێکی زۆر ڕخنەی لە حەمە جەرگە دەگرت لەبەرەوەی کە تۆ دایک و باوکت بەکاردێنی بۆ کاری سۆشیال میدیا بۆ ئەوەی زیاتر بەناوبانگ بیتن و زیاتریش ڕکلام بەدەست بێنێ. بەڵام لە وەڵامدا حەمە جەرگە وتی شتێکی زۆر ئاساییە من دایک و باوکم بەکار ناهێنم ئەمە شتێکی زۆر ئاساییە لە زۆربەی وڵاتان دایک و باوک لەگەر منداڵەکانی وەروها منداڵەکانیش لەگە دایک و باوکیان ڤیدیۆ دەکەن شتێکی زۆر ئاساییە بۆچی لە ناو کورد نەبێتە شتێکی ئاسایی. دوای ئەو گەنجەیە چەندین کەسی تر دایک و باوک و تاوەکو گەیشتە ئەوەی داپیریشیان لەگەڵ ئەوان ڤیدیۆ دروست بکەن و کاری کۆمیدیا و قسەی کۆمیدی بکەن بەڵام زۆربیان سەرکەوتوون. بەڵام حەمە جەرگا یەکێکە لەو کەسانەی کە سەرەتا دەستی بەو کارە کرد و ڕێزکەشکێن بۆ ئەوەی لەگەڵ خانەوادەکەی دەربکەوێتن و کاری کۆمیدی بکە. حەمە جەرگا لە 6 ئەندام پێک دێن لە ماڵەوە وەدانەیەکی زیاتر بوو ئەو بوونە 7 کەس لە ماڵەوە بەڵام لەپڕ دایکی بە پێش حەمە جەرگەی دایە و وە کاری خانمانە دەکاتن وە زۆربەی خانمی کورد سەیری دایکی حەمە جەرگە دەکات کە ناوی ئەزیزە خانە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. لە ئێسادا دەتوانین بڵێن لە حەمە جەرگا سەرکەوتوتر بۆوە پێش ئەویش کەوتۆتەوە. واروەها نزیکەی چەند ساڵە لە کاری ڕکلام و کاری کۆمیدیا بەردەوامن. واروە حەمە جەرگا چەند ڕۆژێک پێش ئێستا وێنەی خۆی لەگەڵ ئافرەتێک بڵاو کردەوە لە مەحکەمەی شاری هەولێر کە گوایە دەستگیراندارن و وەمارەی کردووە. ئەمەش هەرزوو ئەو دەنگوێ بڵاو بۆ لە سۆشیال میدیا و هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی بەخۆیدا سەرقەڵ کرد. حەمە جەرگە چەند ڕۆژێک پاژەوە مارە بڕینەکەی بەمەلا ئەنجامدا. واروها ئەو گەنجەیە دوای ئەوەی کە وێنەی خێزانی خۆی بڵاو کردەوە بەڵام زۆر ڕوون نەبوو وێنەی لە ڕۆژی مارەیەکەیدا هەوڵی دەدا وێنە و ڕوخساری خێزانەکەی بشارێتەوە بەڵام نەگەیشتە 24 کاتژمێر وێنەی خێزانەکانی لە تەواوی سۆشیال میدیا بڵاوبووە کە ئەمە شتێکی زۆر ئاساییە گەر وێنەی خێزانی خۆشی بڵاو بکاتەوە بەڵام هەموو کاتێک کەسە بەناوبانگەکانی کوردستان وێنەی خێزانەکانیان دەربچێ بەڵام شتێکی زۆر ئاساییە گەر تۆ بە شێوازێکی جوان و پەرفێکت بێناو سۆشیال میدیا هەر بۆ شێوازە دەمێنێەوە بەڵام بە شێوازێکی سەیر و کە هەموو کاتێک ببێت جێ باس و قسە و قسەلۆک ئەمە شێوازێکی ترە بەڵام ئەو شێوازی حەمە جەرگێت تێدا دەرکەوتووە شێوازێکی جوان و ڕێکوپێکە لەلایەنی زۆربەی خەڵکەوە و هیوادارن ژیانێکی خۆش بەسەر بە. خێزانەکەی حەمە جەرگەی ناوی کانیە و نزیکەی ساڵێک لە حەمە جەرگە بچووکترە کەواتە تەمەنی نزیکەی 25 ساڵ بۆ 26 ساڵ دەبێتن و خوێندنیشی تەواو کردووە و هیوای ژیانێکی خۆشیان بۆ دەخوازین. واروەها لە نوێترین دەرکەوتنیان لەگەڵ هاوڕێکانی باز لەوە دەکەن کە قاب بۆ مارە خەزوورانی دەشواتن کە مەشت
جێگای بۆ مشتۆمڕی لەناو سۆشیال میدیا زۆربەی کەناڵ و پێجەکان بڵاویان کردبەوە بەڵام ئەمە شتێکی زۆر ئاسایی و ئەوە گەنجێکی کۆمیدیا بەڵام ئەگەر بگاتە واقعات تۆی بینەر پێت ئاسەیە بۆ ماڵە خەزورانت قاب بشۆی یانیش هەر کارێکی تریان بۆ بکەی وابزان ئەمە شتێکی زۆر ئاسایە لە هەندێک کاتدا و هیواژانێکی خۆش و دڵخواز بۆ هەموو لایەک دەخوازین و هیوادارین هەموو کەسێک بەو کەسانە بگەن کە خۆشیان دەوێ و ژیانێکی خۆش و کامران بێکۆ بەسەر بەرن دوای بڵاوبوونەوەی وێنە و ڕوخساری خێزانی هەمە جەرگا لەگەڵ ئەوەوە ڤیدیۆیەک بڵاو بووە کە خاتوونێک بوو کە بەبێ میکاپ دەرکەوت بوو زۆربەی خەڵک پێیان وا بوو ئەو خاتوونەیە کە دەرکەوتووە خێزانی هەمە جەرگەیە بەڵام ئێمە سێرجێکمان بۆ بابەتە کرد و لێکڵونەوەکمان لەسەر کرد کە ئەو خاتوونەی کە وێنەی بەبێ میکاپ بڵاو بوویتەوە هیچ پەیوەندیەکی بە خێزانی هەمە جەرگە نیە بەڵکو دوو کەسی زۆر جیاوازن وەروە ئێستا کەش ڤیدیۆکەتان بۆ دادەنین بۆ ئەوەی ڕاستودروستی بابەتەکە ئاشکرا بێتن بەڵام ئەگەر ئەو خاتوونەش خێزانی هەمە جەرگە بەیە شتێکی زۆر ئاساییە کە زۆربەی خاتونان لە ماڵەوە بە جۆرێک دەردەکەون و لە دەرێوش بە جۆرێکی تر هەموو کەسێک کاتێک بێمە میکئاپە دەتوانین بڵێن فیسێکی هەیە و کە میکاپ دەکاتن فیسێکی تری هەیە بە تایبەتی لە بۆنەکان وەروەها میکاپێکی وا بۆ بووکەکان دەکەن ڕۆژێک پاشتر ئەو کەسێ ببینیەوە نایناسیەوە وا بە جۆرە دەیگۆڕن بۆ زۆربەی کات لە ناو گەنجان ئەمە مشتومڕێکی زۆر پەیدا کردووە دەڵێن بەیانی گەر هەستێتەوە بۆ گونا ناسێتەوە بەڵام زۆربەی خاتوونەکان زۆربیان هەر جوانن بە میکاپ و بە میکاپەوە بەڵام نازانم ئەوە هەڵەی وانە کە داوای ئەو جۆرە میکاپە دەکەن یان هەڵەی ساڵۆنەکانە کە بەو جۆرە میکاپیان دەکا ئەو کەسێ خۆشی خۆی نەناسێتەوە دوای ئەوەی کە میکئاپەکەی لێ کردەوە وەکو گاڵتەیەکی شێ لە ناو گەنجان بازەوە دەکەن بەسە ئیتر غەدرمان لێ مەکەن بە میکئاپ و هیواژیانێکی خۆش بۆ هەمە جەرگە و تەواو گەنجانی کوردستان دەخوازین و وەروها بابیریشتان بێنمەوە سەبسکرایب لە فکر نەکەن لەبەرەوەی چەند سەبسکرایبی کەمەمەیە بۆ ئەوی بگەینە 100,000 و بۆ ئەوی زیاتر خزمەتی ئێوەی خۆشەویست بکەین هەموو لایەک تەندروست باش و لەش ساغ بن هەموو کاتێک لە خۆشی دابن و سەرفراز و خۆش بژین زۆر سپاس بۆ سایکردنی تاوای ڤیدیۆکەمان پێتان خۆشە ئەمجار لەسەر چکە سایتێکی تری کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئاگاداری هەموو کار و چالێکیکی ڕۆژانەمان بی هەموو کاتێک باشترینەکان ببینە لا کلیل میدیا